بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی گۆڕانکاریانی لە ناوچەکە بەپی خوێندنەوەشی کاریەکان ڕوو دەدەن. ئایا جەنگی ئیسرائیل ئێران ڕوودەداتەوە یاخود نا؟ ئەو نمایشانی دوێنێ چین و با بڵین هاوبەشەکانی ئەوانەی کە پێکەوە لێکەوە نزیکترن یاخود ئەوانەی کە بە جۆرێک لەوە لێکدرایەوە بەرامبەرن لە بەرەی ڕۆژاوا و ئەمریکا. ئەمانە چین ڕوودەدەن لە جیهاندا. ئێمەی کورد لەکوێی ئەم هاوکێشانەداین. گفتوگوێن پرس و باس بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر هەردیمەدی توێژەری ئەکادمی. دکتۆر سڵاو لێبێ. خێراتی سەرچاو و ئەوانش کە گوێمان لێگرن. بە خێراتی زۆر بەخێر بی. دکتۆر بار لەوە دەست پێ بکەین. جەنگی ئیسرائیل ئەمریکا جەنگی 12 ڕۆژە ڕوویدا و کۆتایی پێهات، بەڵام زۆرێک دەڵێن لە هەردوو لاوە وا دەبینرێ وا دەخوێنرێتەوە کە ئامادەکاری بۆ دەکرێت جەنگێکی فراوانتر ڕوو بدا لەوەی کە ڕوویدا. وڵا یەک ڕووکردەوە بم هەرچەند من خۆشمەر ئەوام نووسیمە جەنگی 12 ڕۆژە چونکە چەمکەکە تقریبن هەر بەو ناوە ڕۆشتووە. بەڵام ئەگەر ورد بینەوە لە ڕاستی ئەمە شەڕی 12 ڕۆژە بوو، جەنگەکە زۆر پێشتر دەستی پێکردووە، هێشتا کۆتاییش نهاتووە. یعنی ئەمە یەکێک بوو لە وێزگەکانی جەنگە فراوانەکە. ئێمە بیرمان نەچێت ینی شەڕی جەنگی ئێران ئەمریکا و هەروەها ئێران ئەمریکا ئیسرائیل بەرامبەر بە ئێران و لەگەڵ ئەو پرۆکسیانێک کە لەگەڵ ئێرانە و ئەو هەوادارانەشی ئەو لایەنگرانەشی کە لەگەڵ ئەو بەرەیەکەما بوون زیاتر وە عمری خۆی لە 45 بۆ 46 ساڵ ئەیە. ئەم جەنگە بەردەوام بوو، لە ڕووی میدیاییەوە بەردەوام بووە، لە ڕووی پرچەکردنی پرۆکسەکانی خۆیانەوە هەوادار لایەنگرەکان بریگرتەکانی خۆیان لە وڵاتانی دیکە بەردەوام بووە، لە ڕووی بازرگانیەوە بەردەوام بووە، لە ڕووی لۆبی بازی و لۆبی سازی و جەمسەربەندی ناوچەکە و حتا دابشکردنەوەی هاوکێشە سیاسەکان ناوچەکەیە 40 ساڵێکە ینی بارگاویە بەم بابەتە. نەک هەر سیاست بارگاویە بەوە، بەڵکو دین بارگاویە بەمەوە، کۆمەڵگەکان بارگاین بەمە، پێکهاتە و کۆمنیتەکانی ناو وڵاتانی ناوچەکە ڕۆژهەڵات ئەوەی کە پێوترێ ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرلەبەریان جۆر لە جۆرەکان لە هەموو وڵاتێک لانێکم دووستون دابش بوون کە دابش بن بەسەر ئەم دوو جەمسەرەیە. لە هەندێک قۆناغە نایەن ناوە بەرەی مقاومەت و بەرەی ئیعتیدال، لە هەندێک شوێنە نایەنراوە بەرەی غەربی و بەرەی شەرقی، لە هەندێک شوێنە نایەنراوە بەرەی ئێران بەرەی ئیسرائیل، لە هەندێک شوێنە نایەنراوە بەرەی ئیسلامیزم و بەرەی لیبرال. بەڵام هەر هەمووی هیچی خاڵی نەبووە لەو جەنگە فراوانەی کە لە دوای شۆڕشی بە ئیسلامی زەکراوی کۆماری ئیسلامی ئێران لە دوای ئەوەوە ینی بەردەوام بوو و هەیە. ئەم شەڕی 12 ڕۆژە کە بڕگەیەکە لەو جەنگە گەورەیە بەدڵنیاییەوە بەشێک ینی لەسەرێکەوە ئەنجام بوو، ئەنجامی ئەو ململانە گەورەیە بوو کە پێشتر پوشیان بۆ کۆوە کردەوە، خۆیان بۆ ئامادەکرد، خۆیان بۆ پڕچەکە کرد، ئامادەسازیانە کرد، هەم جەماوەری هەم سیاسی هەم ئابووری ئەوانە. لە جەنگی 12 ڕۆژەیە وەکو نەتیجە دەرکەوت ینی بەوەسی ئەڵم نەتیجە لەبەرەوەی ئەو ئەرگۆمنتی کە ئیسرائیلیش لەسەرەکە بریتە لە هەبوونی ئەتۆم و نینۆکی درێژی ئێران لە وڵاتانی ناوچەکەیە و موشکی دوور هاوێش کە هەڕەشەیە بۆ سەر قوڵایی استراتیژی ئیسرائیل. ئەوە بیانوەکان بوون و ئەمریکاش هەمان بیانوە هەیە و لە ڕووی ئەوروپیشەوە ئێمە کۆمەڵی بیانوی دیکەمان هەبوو بێجگە لە راپۆرتەکەی ئاژانسی وزەی ئەتۆم، کۆمەڵی بیانوی دیکە بۆ ئەوژەوەیە کە مەسلەی کۆچ و کۆچ بەر بەشێکی شەڕ و ئاژاوی ئەم ناوچەیە کە ئێران بەشێکە لە جەمسەرەکانی وای کردووە کە هەڕەشە بێ بۆ سەر شارستاناتی ڕۆژاوا و وڵاتان و سیادەی ڕۆژاوایەکان. دوێمیان مەسلەی مادەی بێهۆشکەر و ئەو جۆرە شتانە، چوارەمیان پشتگیریکردنی ئەو گروپانەی کە ئەوان بە گروپی تیرۆریستی ئەیان ناسێن و تێکدانی هەر ئاسایشە لە هەر پۆینتێکی جیانە ئۆتۆماتیک هەڕەشەکە ڕوو بە ئەوروپایە، لەبەرەوەی کە تۆزانی شەپۆلی کۆچ پێچەوانە نیە، شەپۆلی کۆچ لە وڵات لە پۆینتەکانی جیانەوەی بەرەو ئەوروپا. بۆیە ئەوروپا حەقی خۆشێتی تەنیا شارستانێتێک کە تیا ئینسان مێحوەرە هەڕەشەی لەسەرە. بۆی بینی کۆدەنگیەک بەرامبەر بە ئێران ڕێککەوتن و بڵاوبوونەی راپۆرتەکەی ئاژانسی وزەی ئەتۆم لەو پێنجشەمەی بەر لە لێدانەکەیە. ئەمە ئیسرائیلی خێرا کرد، مانای ئەوە نەبوو ئیسرائیل بەتەمای لێدانی نەبوو، دەمێکە هەڕەشە لە یەکترەکەن بەتەمای لێدانی نەبوو، ئەوەی خێراتی کرد ئەو شەڕی لێکەوتە کە پێڵن 12 ڕۆژە. بەڵام لە ڕاستیە ئەم شەڕە ئەم 12 ڕۆژە ئێمە بردە قۆناغێکی ترەوە. بەر لەم شەڕە ئێمە ئەبینی بەیانی ڕاستەکەی بەر لە مەسەلەی سووریا ئێمە جەمسەربەندیەکی ترمان هەیە. ئێمە ئەبینین ئەو باڵی کە ناونرابوو هیلالی شیعە و بۆ یەکەم جار سەرۆکی شای ئەردەن ناوی ناو دواتر بوو بە تقریبا جێکەوتەکانی بینرا هەر لە تارانەوە هەتا تەلعفەر و تا ناوچ کەرکووک و لێوتی ئەپەڕی بەرەو ئەو وڵاتانە و دواتر لە خۆپۆپیتی لێ دەرکەوت کە
لە یەمەنەوە سەری هەڵا هەموو شتانی ترکە ئەیبین تا ئەگاتە لوبناان تێکشکانی ئەم جۆرە جیۆستراتیژیە کە هەم مەسلەی ئابووری هەم مەسلەی سەربازی و قوڵایی استراتیژی بۆ ئێران دروست کرد بوو جۆرێک لە هاوکێشەکەی ئاڵگۆڕ پێکرد ئەم هاوکێشەیە لەم کەوتنی سووریا و دواتر ئەو تێکشکانەی لە دوای بەهاری عەرەبی تێکشکانی ئەو بەرەیە کە پێوترێ مەسەر ئیسلامیزم و تقریباً باوکایەتی بەهاری عەرەبیان کرد و ئەوان کە کشانەوە قودس بێباو کەوت لە ناو عالەمی سونیە ینی مەسلەی فەلەستین جۆر لە بێباو کەوت بۆشایەکی زۆر گەورە دروست بوو کە ئێران ئاڵا هەڵگری ئەم بابەتە بێت و ئەمە وای کرد بە پێچەوانەوە ئەو جێتە ئیسلامی بێ باوکە سونانەش کە مەسبێت دەوڵەتێک نەما ڕائیان بکات خۆتان نەزان وڵاتانی کەدا دەستیان لەم پرۆسەیە برا تازە 2007 ئامادە بوون دەعمی حەماسیش بکەن بەڵام لە دوای ئەوەی کە شەڕی ناوخۆی ئیسرائیل فەلەستین ڕوویا لە 2009 ئەو کێشە کۆتایی پێیان بەڵام ئەوە تەواو بکەم کاک ڕانکۆ ینی ئاڵا هەڵگری پرسی فەلەستین کە پرسێکی ئیسلامی دینی ناوچەیە ئێران هەڵی گرت ئەمە وای کرد باڵە ئیسلامیەکانیش بوومە بە لایەنگری باڵە ئیسلامیە جیهادیەکان حتا ناجیهادیەکانیش بوون لایەنگری ئێران بۆیە ئێستا تەنها شەڕەکە یا جەنگەکە تەنها جەنگی تەلئەبی وتاران نییە بەڵکو جەنگی جۆرێک لە دوو دنیا بینیە بۆ حەلکردنی پرسەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پێم وایە ئەمە سەرەتاکەیەتی ینی گەرمتر ئەبێت هەم لە ڕووی جەنگی گەرمی لێ ئەکەوێتەوە و شەڕی ڕێگە و بازرگانەکانی لێ ئەکەوێتەوە و شەڕی کۆمەڵایەتیشی لێ ئەکەوێتەوە دکتۆر چی وای کردوانی ئێران تۆ ئاماژەت بۆ کرم مێژووی ئەم جەنگە بۆ 40 ساڵێکە گەڕێتەوە ینی بە ساردی دەست پێەکە یعنی هەمیشە هەر ململانێ هەبووە چی وای کردو ئێران ببێ بە ئاڵا هەڵگری ئەم بیرکردنەوەی ئەم ئایدۆلۆژیایە ئەم ڕوانینە کە ئیسرائیل هەمیشە بە دوژمن ببینێ خۆی وڵاتانی مسلمانی ناوچەکە ناویان مسلمانە بەڵام مەرجنیە هەمویان ئیدعای ئەوە بکەن کە بڵێن حکوومەتی ئیسلامی یا ئیسلام چارەسەرە یا ئیسلام دەستورە مەرجنیە حتا سعودی بڵێ ئێمە ئەبینین تا 2010 میسر سعودیە وڵاتانی کەندا و جۆر لە جۆرەکان عرابی چارەسەری کێشەی فەلەستین بوون ئەمە وای کردبوو بە پلەی دووەم ناوی ئێران هات ئێران دەمێک بوو هەوڵی ئەیە پرسی فەلەستین بکە بە پرسی خۆی لەبەر یەکشت دوو لەبەر سەبەبێکی زۆر بەهێز ئەوش ئەوەیە کە ئێران لە دوای 1970ەوە لە بری ئەوەی پەیوەندی سیاسی لەگەڵ وڵاتانی مسلمانە لەگەڵ یعنی هەرەمی دەوڵەتە مسلمانەکانە ڕێکخا هات پەیوەندی خۆی لەگەڵ شارعی دەوڵەتە ئیسلامیەکانە ڕێخست یعنی ئەیویست شەقامی مسلمان ڕازیکە لە بری دەوڵەتە مسلمانەکان پیوا بووە سیستەمەکانیان سیستەمی ئیسلامی نین نەکرد پێیوا بووە لە پێوای دەرچوو بوو کردووی بە یاسا لە دەستوری ئێرانە بڕگەی ئەنی 4-5 بەندیان پەیوەندە بە هەناردەکردنی شۆڕش هەناردەکردنی شۆڕش یعنی چی یعنی ئەو سیستەمە سیاسیانەی کە وڵاتانی مسلمانە و لە جیانیشا بەرکارن ئەم سیستەمانە یەکەم ئینسان محور نین بە باوەڕی شۆڕشی ئیسلامی ئێران ئینسان محور نین و ئەبێ ئینسان بێتە محور دووەم هەژار محور نین و خەڵک بۆیە بەخۆی ئەوت باوکی مستەزعفین خومێنی سێمیان ئیسلام محوریش نین یعنی ڕاست نییە ئەمە تەنها ڕووکەشیان مسلمانانەیە ئەبێ ئیسلام جێبەجێکەین چوارەمیان لای ئەوان ئیسلام بریتی نییە لە هەموو ئەو ئیسلامی هەیە بەڵکو بریتە لە شیعە لە ناو شیعەشا بریتە لە شیعی 12 ئیمامی لە ناو 12 ئیمامیشا بریتە لە شیعی ئەو شیعانی کە باوەڕیان بە ویلایەتی مطلقی فەقیه هەیە کە هەم ڕابەرایەتی سیاسی ئەموری دنیا ئەگرێتە دەست هەم ڕابەرایەتی دینی سیاسیەکەن وەکو سیستانی نین وەکو حسین فەزڵڵای لوبنان نەبوون کە وفاتی کرد ئەم ینی هەر بە فتوای خومینی چۆنڵی جڵەوی سیاستکردن و ئیمامەت و دەسەڵات ئەبێ لە دەستی خودی مەرجعی عەلەما بێت مەرجعی باڵایە بێت بۆیە ئێران کاتێک کە تۆ لەگەڵ شەقامەکە پەیوەندیەگری خۆتان نەزانن ئێمە لە دوای جەنگی ساردەوە دەوڵەتانی مسلمان ئەو دەوڵەتانی کە ئیداری وڵاتانی مسلمانیان نەکرد دەوڵەتانێکی زۆرتر یا شۆڕژگێڕ بوون کە ئەمانە بە خوێن چوونە سەر کورسی یاخود دەوڵەتی دیکتاتۆر یا شانشین بوون ئەمانە پەیوەندیەکی قۆڵاییان لەگەڵ خەڵکەکانی خۆیان نەبوون دەوڵەت دیموکراسی نەبوون خەڵک خواخوای هەلێکی بوو کە دژ دەوڵەکانی خۆی بۆسێتەوە ئێران ئەم هەلەی قۆستەوە کە بچێ خەڵک هان بەڵە دەوڵەتەکانی خۆیان تۆ لە عێراق و دەستی پێکرد تا ئەگاتە ئەو سەری مەغریبش هەموو شوێنێک جەپەنجەی ئێرانی تیا دەرکەوت خاڵێکی تر ئەوە بوو کە ئەم دەوڵەتانە وەکو پرسی سیاسی و جوگرافی سەیری پرسی فەلەستینیان نەکرد بەڵام ئێران لەگەڵ هێزە ئیسلامیەکانی وەکو ئیخوان وەکو حرەکە جیهادیەکان وەکو سەلەفیە جیهادیەکان
پرسی فلەستینیان وەکو پرسێکی دینی فقهی شەرعی وەکو واجب و فەرز سەیری پرسی فلەستینیان نەکرد بۆیە باوەڕیان وە بێ قودرەتێکی سیاسی سڵتەیەکی سیاسیە بێت لەگەڵیانە بێت سڵتەی سیاسیش نەمابوو لە دنیا عەرەبیە تەنها ئێران ئەیتوانی ژێربەژێر بتوانێت ئەم چەکۆران بچکە خۆی پابند نەبوو بە پرەنسیبە نێودەوڵەتیەکان و پەیوەندی نێودەوڵەتیەکانەوە بۆیە هات ئەم ئەبینی بەسەرکەوتنی شۆڕش ئیسلامی ئیخوان و ئێران پەیوەندیکی خۆش دروستەکەن بزوتنەوە جیهادیەکان قاعیدا هەمووان پەیوەندیکی خۆ لەبەر بچی بوو ئێران لەمانی ئەبردەوە کە فەڵەستین یەکرد پرسی خۆی و ئێوەزان لە کۆتاییەوە دەکانێت ڕۆژی قودس دیاریکرا هەموو ساڵ یاد یەکرد ئەم ڕۆژی قودسە تەنها بیدعەیەکی سیاسی ئێرانە پێشتر نەبووە هەروەها مەسلەی بزوتنەوە ئیسلامیەکانیش پەنایان نەما بەتایبەت دوای 2001 مەسلەی تیرۆراتکایەوە زۆربیان تۆمەتبار کران پەناگەکەیان بە ینی ژێرمێزی لەگەڵ ئێرانە پەیوەندیان نەبوو ئەم وای کرد پرسی فەڵەستین قودس خۆ بەخۆ ئەگەر چی لە ڕووی عەقیدەیە و هێزی ئیسلامی سونەکان باوەڕیان بە ئێران نییە بەڵام لە ڕووی سیاسیەوە کەوتە دەستی ئێران لە دوای بەهاری عەرەبیشەوە بەکەوتنی محەممەد مرسی و بە پشتێکردنی وڵاتانی کەندا و بە پرۆسەی تەطبیع و مەسلەی پەیماننامەی ئیبراهیمی ئەوە نەیتر پرسی فەڵەستین تەنها بە تاقانەی و ئاڵاکەی بەدەستی ئێرانە مایەوە لەوەی تۆ بپرسی بڵێ ئەی تورکیا چی بووە تورکیا لە ڕاستیا تورکیا دەوڵەتێکی بە شناس مسلمان و ئیسلامیە بەڵام بە پراکتیک دەوڵەتێکە لەسەر سیاست و ئیکۆنۆمی و سیادی خۆی و تورکمی حوەرە لە تەعام لە حەزێش و بەرژەوەندی تورکی یەکسان یعنی بەرژەوەندی ئیسلامی یەکسان کردو بەرژەوەندی تورکی نەک بە پێشەوانەوە بۆ ئیسلامیەکە شێر بۆ خزمەتی هەتا ئەمە ڕۆژە تورکیەکە بەکار یعنی یەکەم وڵاتدانی ناوە بە ئیسرائیلە و دو وڵاتیشە کە سەفارەتی ئیسرائیل لەوێ هەیە و لۆبێکی گەورەی ئیسرائیلی لەناو تورکیا هەیە میدیایەکی بەهێزی ئیسرائیلی لەناو شەبەکە و تۆڕی میدیایی تورکیا ئیشەکە بۆ یە گاڵتەنی ینی بازرگانێکی سەرمایەکی زۆریەوە دراوسێشن لە ڕوویاویەوە ئەگەر تورکیا دەسی بکردایەتەوە ئێران ئەسڵ نەیتوانی ئاڵای فەڵەستین هەڵگرێت لەبەرەوە ئەگەر سیرکی ئەم جەم سەربەندیەکە و دەستی ئێران بەڵام ئایا دوای ڕووداوەکانی سووریا ئایا دوای جەنگی 12 ڕۆژە جەم سەربەندی تازە دروستە بێتەوە زیاتر لەوەی کە باسم کرد بەڵێ بێگومان پێم وایە لە ناچاریە ئێرانەکان خۆیان کلمەیەکیانە پێڵم تەوفیقی ئیجباری ینی حەزیان لەو شتە نیە بەڵام بە ناچاری تایە هەوڵەیەن سەرکەون بە بڕای من تۆفیقکەش نییە لەوەچێ بە ناچاری ڕوو بە شوێنێک ئەچن کە مەسیرەکەی زۆر ئامانجگەرایە زۆر واقعگەرانیە باوەڕ ناکەم بتوانن لەم شەڕە گەورەی کە دەستیان پێکردو ناتوان تیا بگەڕنەوە دەتوانن وەکو جەمسەرێک بمێنەوە وەکو ئێمە دوو جۆر جەمسەرمانە جەمسەرێکی سیاسی ینی سەربازی و دەسەڵاتمان هەیە کە ئەمەیان بە مستەحیلی ئەزان بتوان بمێنەوە لەبەرەوەی ئێمە بینیمان بەڵام جەمسەرێکی فکریمان هەیە جەمسەرێکی فکریمان هەیە کە ئێستا هاوپەیمانەتێکە تۆگەر سەیری میدیاکان بکەی هێزە ئیسلامیەکان ئەوانەیە کە دەسەڵاتانین بۆی وتم هەمیشە تورکیا جاکەرە بۆ نێسە ئەکەفە ئیسلامی و لە دەسەڵاتیشایە ئەوانەی کە دەسەڵاتان واقع بینترن بە تایبەت عەقڵی سیاسی تورکی نایەوێت تەسلیمی عەقڵی سیاسی ئیسلامی عەرەبی یا ئیسلامی ئێرانی بێت لەبەرەوەی تەجروبەکەی بینیوە عەقڵی عەمەلیگەران تورکەکان ببووە باشتر بوویان بڕۆشتیان ناو یاریەکەەوە بۆی کە دۆخەکە بگۆڕێتکەم هەندێک هەوڵیەوەیان نەدا ینی وەکو دەڵێ هەندێک هەوڵیان نەدا ئەوانیش ینی ڕۆڵیان هەبێ لە وڵاتانی دیکە دەستوەردانیان هەبێ لە وڵاتانی دیکە بەڵام لە دوای 7 ئۆکتۆبەرەوە هەستیان بەو مەترسیە کردووە کە ناتوانن ئەمە بکەن بۆنم نارێسا هێزەکانی سوورای دیموکرات ئەگەر ڕای 7 ئۆکتۆبەر نەبووایە حتمما ئێستا تورکیا هێرشی کرد بەسەر ئێستش دوورنی هێرش بکات ئێستش دوور نییەوە ئامادەسازیژەیە لەگەڵ ئەوەی کە دەستی ئاشتی بە حساب درێژ کردووە بەڵام دەستی چەکیشی بەردەوام لە خۆپڕچەکردنایە و لە تەحالفاتایە تورکیا ئەسڵەن ئەم هەڕەشەی کە لەسەر ئێرانە تورکیا بە هەڕەشەی درمۆدا بەسەر خۆی بینێ بە نزیکمەودا بەسەر ئێرانی بینێت و بەر لە جەنگی 12 ڕۆژە و لە کاتی سووریا هاکان فیدان و ئەردۆگان و کلچدار ئۆغڵۆ چەند جار ئەمەیان دووبار کردەوە کە ئەم باخچەلی بە تایبەت ببوورە دەوڵەت باخچەلی من ئەسڵەن جێگۆڕکێم بە ناوکە کرد دەوڵەت باخچەلی ئەمانە بتوانە ئەمە نایڵین سایکس بیکۆیەکی نوێ بەسەر ناوچەکەیا بێت ئەوە زۆر پێش کەوتنی بەشار ئەسەدیش ئەم قسەیان کردووە و قسەیەکی زۆر وردە بە نسبەتی ئەگەر لە چاوی تورکیەکە سێری بکەیت زۆر بەڵێ بە دڵنیاییەوە بەڵام یەک شت هەیە ئەو تەوژمەی کە بالقووە یعنی بە فکر ئاڵا هەڵگری ئەو باڵەیە کە باوەڕی وایە کە ناچاریشنست تۆ سێر کە پەناگەی ئیخوان المسلمین تورکیا بوو بەڵام تورکیا خەریکە لەگەڵ میسر ئاسایی کاتەوە لە دوای 2007ەوە حەماس بەر لەو بەروارە ماڵ بوو بەسەر خەلیج و میسر و وڵاتانی سونەوە ینی لە ڕووی هاوکاری لە هەموو شتەکانی ترەوە شارێقیش تقریبا وڵاتانی خەلیج وڵاتانی عەرەبی بە حەماس
لایەنگرانی خۆیان دڵخۆشە کرد. تۆ لە جەنگی لوبنانە لە جەنگی 2010 غەزەیە 2009 ئەبینی سعودیە بە کۆمەک بۆ غەزە دڵی خەڵکەکەی ڕائەگرێت بەڵام لەمە خێرا ئەوەشی نەکرد. بۆچی چونکە لە دوای 2007 و گۆڕانی ئەو باڵانسی هێزە لە بینی هەڵۆکان و کۆترەکانی ناو حەماسا و هاتنە سەرکاری حاسینوار جۆر لە جۆرەکان عەقڵی واقعگەرای مەشعەل هەنیە پاشەکشیان کرد جێگۆڕکە پێکرا و سینوار چوو سینوار ئێوە ئەزان یەکسەر کێشەکە هەڵگێڕایەوە تا بەر لە هاتنی سینوار بۆ سەرۆکی حەماس لە داخلی فەلەستینە حەماس لایەنگری معارەزەی سووری بوو دژی بەشار ئەسەد بەڵام کە ئەو هادووتی ئێمە لەگەڵ سووریا ئەسەدیان یەکسەر هەڵگێڕایەوە لە کاتێکا بەرلەوە حیزب الله و حەماس لە سووریایە بەرامبەر یەک شەڕیانە کرد بەڵام لە دوای ئەو بەروارە بوون یەک بەرەو ئەمەش لە چی بۆی بیگەێنێتە تاران بینیمان ئەوشی بەسەر هات کە بەسەر حەماس هات باوەڕ ناکەم ئەو سوڵتە بەتوانە جایتر دەست حەماس بکەوێتەوە بۆیە من باوەڕم وایە شتێک پوینتێک زۆر گرنگ بەنسبەتی کوردەوە بیرمان نەچێت ئەگەر سێری ئەم 40 ساڵە بۆیە بەستمە بۆ 40 ساڵ ئەگەر سێری کۆی گشتی ئەم 40 ساڵە بکەین کە لە 45 ساڵەی لە نێوان ئەم جەنگە سارد و گەرمەی نێوان ئیسرائیل و ئەمریکا و بە پاڵپشتی بڵێن بە گەرمی ئیسرائیل جەنگی ئیسرائیل ئەمریکی و ئێران پێکەوە سێری کۆی وێنەکە بکەین تەوژمی جارانی ئیسرائیل ئەمریکی یارمەتی سوڵتە دیکتاتۆرەکانی ئەیە ئێران یارمەتی شەقامەکەی ئەیە بۆیە وای کرد زۆرێ پشتیوانی کرد ئێستا ئەوە نەبێزراون ئەمریکا و ئیسرائیل نایانوێ پشتیوانی ئەمانە بکەنەوە بین لە حوسنی بارەکەەوە لەگەڵ بن عەلیە ئەم هێڵانە هەمویان کەوتن ئێستا ئیسرائیل بە پێشەوانەوە نایە لایەنگری شەقامی موسڵمان بکە بەڵام لایەنگری کۆمیونیتە موسڵمان و ناموسڵمانەکانی شەکا ببینە لە دوای شەڕی 8 ساڵی ئێران عێراقەوە تۆ ئەبینی تەوژمێک دەستی پێ کردووە کە بریتێ لە لاوازکردنی دەوڵەتە ناوەندیگەرەکان تەمەن ئەم دەوڵەتە ناوەندیگەر پەیوەندیان بە کوردەوە چیە دەوڵەتە ناوەندیگەرەکان بریتین لەو دەوڵەتانەی کە یعنی حکومکردنیان مرکزیە پەراویستخستنی بەشداری پێگاتەکانی دیکەی لە موسڵمانی غەیرە سونە یاخود موسڵمانی غەیرە شیعە هەموو پێگاتەکان بە ئاینی بنەتەوەیەوە کە ئەمە کوردێکێکە لەو پێگاتە هەم لە ڕووی ئاینی هەم لە ڕووی سیاسیشەوە ئەم ئێمە پەراویست خراوین سەی ئێران کە لە ڕووی سونی و سەری تورکیا کە سەری سووریاکە کورد لێرەیە زیانێکی زۆری بەرکەوتووە ئێستا ئاراستەیەکی نێودەوڵەتی ڕۆژئاوایی هەروەها ئیسرائیلیش لەگەڵ ئەوەیە کە دەوڵەتە ناوەندیەکان بە کاملی لاواز بکەن ئەو سووریان لاواز کرد عراق لاواز بۆ جارێتتر نابێتەوە بۆ دەوڵەتە مرکزی ئەوە و ئەوە لەسەر ئێران چاو لەوەیە کە ئێران بێتە دەوڵەتێکی ینی دەوڵەتی سنترال وجودی کوان دەوڵەتێکی نێوەندگەرای لاواز ئەگەر ببێنێ یاخود ناناوەندی وەکو عراق دروست بێت و پێگاتەکانی بلوچ و کوردوەوە سەر هەڵبن ینی جۆرە لە کیانی سیاسی دروست هەموو دۆخە بۆ کورد چۆنە دکتۆر بە بڕوای من ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێت و کورد زۆر ئاخڵان مامەڵەکە وەکو ئەوەی کە لە ڕۆژئاوا ئەوەی کە لە هەرێمی کوردستان لەم 6 مانگەی ڕابردووە نەک من بەرپرسیاری لەوەی پێشووتری لەم 6 مانگەی ڕابردووە بەدل لەم ڕووداوە ناوخۆیانی کە لەم ئەخیرانە ڕۆیان لە هەولێر لە سلێمانی لە شوێنەکانی تر کەمە بەداخەو کاتی ئەو ڕووداوانە نییە ئەوی دیکەی ئەوەی کە پەیوەندی پێکەوە بە ئەچنە بەغدا پێکەوە لەگەڵ ئەو پەیمانانە قسە ئەەکەن پێکەوە لەگەڵ ڕۆژئاوایە ئەو شەڕە گەرم ئەو شەڕە ساردە نەماوە کە لە 2013 ڕۆژئاوا هەرێمی کوردستان بەرامبەر بە یەک پێم وایە ئەم دیدگایی کە دژی دەوڵەتی ناوەندگەراییە و ئیسرائیل و ئەمریکا ڕێبەرایەتیەکەن نەفەسێکی زۆر باش ئەیە بە وڵاتانەی کە 100 ساڵە توێنراونەتەوە یاخود سەرکوت کراون بۆیە بە باوەڕی من هەرێمی کوردستان ئەرکێکی زۆر گەوی لەسەر سەرشانکە ڕانکۆ ئەویش ئەوەیە کە هەم بەشێک بێت لەوەی کە دەوڵەتە ناوەندیەکانی ئەم ناوچانە لاواز بن ئەمە بە نەرمەهێز دەکرێت بە توندەهێز ناکرێت کورد قووەتی ئەوەی تیانە دووەم ناناوەندێتی لە عێراقا بچەسپێنێ ئێمە چەند ساڵێکە بەدەستی خۆمان خسوماتە مەترسیەوە بەچی ئەچەسپێنرێ یەکەم هانی ناوچەکانی باشوور و ناوەڕاستی عێراق هەر کەسێ داوای لامەرکەزی و فیدراڵی و هەر جۆرە سوڵتەیەکی کرد ئەبێ ئێمە دیفاع بکەین و بگرە لۆبی سازی بکەین و بگرە پارەشیان تیا خەرجکەین ئەوانە ئەو لامەرکەزیە بەهێزکەین ئەتر لە ویلاتی بەسرە بێت لە میسان بێت لە هەر شوێنێکتر بێت لە ئەمبار بێت لە مووسڵ بێت بەهێزیکەین بۆ ئەوی دۆخی ناناوەندێتی ئاسایی بێتەوە دووەمیشیان ئەبێ کورد بە هەر باجێکەیە لەگەڵ سونەیان ڕێکەوێت لەگەڵ تورکمان ڕێکەوێت لەگەڵ شیعی ناڕازیان ڕێکەوێت ئەبێت تەوافقی سێکوچکەی سەردەمی تاڵەبانی بارزانانی لە بەغدایە ینی جارێکتر دەست پێ بکەنەوە بۆ مانایی کە جارێکتر شیعە بەتەنها خۆی وەکو دوای 2014 بەتەنها خۆی بە یاری زۆرینە و کەمینە یاری بە پەرلەمان و یاری بە مقدراتی عێراق و یاری بە چەک و سەربازی عێراقەوە نەکات لە کاتێکا درعی بەرگری عێراق هی عێراقیەکانە بەڵام ئەم بۆتە پرۆی وڵاتی دیکە بزینوکردنەوەی تەوافقی سێکوچکەی سونی کورد شیعە هەم لە مەسلحەتی عێراقیەکانە لایەنەیە لەم جەم سەربەندی کە پێم وت لە شەڕ لایەنەیە لە شەڕ هەم وڵاتێکی ناناوەندێتی بە زیینوێتی ئێڵێتەوە کە کورتیا مافەکانی خۆی وەرەگرێت ئەکرێت لەم ڕوانگەیەوە بین بە نمونەی ئێرانیەکان و تورکەکانیش
بیر لەوە بکەنەوە ناناوەندێتی یعنی نەفەسدانی هەموو یعنی دابشکردنی سوڵتە لە ناوەندەوە بە ئاسۆیی بۆ سەرجەم پێکاتەکان وە کورد و تورک و عەرەب و بەلوچ شەریکن لە بەڕێوەبردننی سوڵتە نەک شاگرد بن. زۆر بەڕێز دکتۆر هەردیمادی توێژەر ئەکادمی سپاس دەکەم. سپاس گوتم. کاتێکەکەم بوو پرسیار زۆر باشتر هەر ئەوەنە بوو. بەخێرات سەر چاو زۆر بەخێر بێ. خۆشەویستان بە یارمەتی هاوکارانم پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتان ئەگەینەوە کاتێک خۆش. دەست خۆش.